میوانێکمان هاتوۆتە سەرخەت هاوڕێیانی بەشی تکنیک ئاگادارمەکەنەوە لام وایە کاک سعیدی خۆشەویست بێ هاوڕە سعیدی ئەمانی. سڵاو و کاک ئاکۆ ئەم کاتتان باش لە خزمەتانە. کاک سعید ئەم کاتت باش. ئاگاداری کە ئەمڕۆ وەزەی کوردستان چۆنە؟ هەموو شارەکان یەک پارچە لە مانگرتندایە. زۆربەی شارەکانەوەی کە تای سێ بەدەستمن گەیشتووە. ئەم وەزیەتە چۆن هەڵدەسەنگێنی؟ کاگاکۆ هەر وەک خۆش لە پێشێکەکەدا باست کرد بۆ کارەکانی یا ئاست و ئەبعادی خۆپیشاندان و مانگرتنەکانەوە بە تایبەتی ئێستا کە باست کرد لە کوردستان بە شێوەیەکی یەکپارچە هەموو شارەکان هەموو شارۆچکەکان چونەتە ئەسابێکی عمومیەوە. هەڵسەنگاندنی بارودۆخەکە ئێستا بە بڕوای من بڕێک هاسانترە، ینی دەتوانین بە ڕێک بەڕاشکاوی ترەوە ینی بڵین کە ئێستایدی وەزعیەتی کۆماری ئیسلامی لە بارودۆخێکی زۆر زۆر خراپتردایە لە چاوجاران. ئاستی یەکگرتووی خەڵک چ لە کوردستان و چ لە سەرتاسەری ئێراندا چۆتە قۆناغێکی دیکەوە. ئەمە زۆر زۆر جێی دڵخۆشیە و بە تایبەتیش بەدەنگەوە هاتن بۆ ئەم مانگرتنە کە لەلایەن حیزبە چالاکان لە کوردستانەوە و خەڵکی ئازادی خواز و تێکۆشەرانی دەرەوەی وڵات و باقی ئەحزابی دیکە کە بانگەواز کراوە، ئەمەش خۆی نیشانی ئەدا کە کوردستانیش بە نیسبەت پێشووتر ئێستا خەباتەکەی تەکاملیە پەیدا کردووە، کامڵتر بووە و یەکدەستر ئەمجارە زاهیر بووە و توانیوێتی پەیامێکی زۆر ڕۆشن بدا بە کۆماری ئیسلامی، هەم وەک لە بانگەوازەکەی حەو حیزبەکەداوە بۆ مانگرتنەکە داواکراوە و کوتراوە کە هەدەف لەم بانگەوازە چیە یا لەم مانگرتنە چییە، بە شێوەیەکی یەکپارچە پشتیوانی خۆیان لە هەموو ئەو خۆپیشاندان و داواکاری خۆپیشاندەران لە ئاستی سەرتاسەری ئێراندا و بە تایبەتیش مەحکومکردنی ئەو جنایەتانەی کە لە جنوبی کوردستان لە ئیلام و کرماشان و لڕستان و ئەوانە ڕوویدا بە شێوەیەکی یەکدەست ئەم جنایەتانەشان مەحکوم کردووە. ینی پەیامەکە زۆر ڕۆشنە بۆ دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی کە ئیتر ناتوانێت بە ئاسانی دەست بوەشێنێ، خەڵک بکوژێ، خەڵک بگرێت، چون هەزینەی زۆر قورسی بۆ بە شوێنەوە هەیە وەکو ئەمڕۆ دەیبینین. بە شێوەیەکی کۆنکرێت لە جوابی پرسیارەکەی تۆدا دەتوانم ئەوە بڵم کە بارودۆخەکە بە قازانجی بەرەی خەڵکە بە زەرەدی دەسەڵاتە و دەتوانین بە سەراحەت بڵین کە ئەم بزوتنەوەی کە لە ئاستی سەرتاسەری ئێراندا کەوتۆتەڕێەوە بە تایبەتیش لە کوردستان دەچێتە قۆناغێکی زۆر پێشکەوتوترەوە، یەکگرتوانەترەوە و پەیامی ڕۆشنتری پێیە بۆ دەسەڵات. سەید زۆر کەس پرسیارەکەن پێم وابێ بانگەوازی هەندێک لایەنی شاتووە، من ڕاستی دوێ کە بەڕێزێک بەناوی هەڵمەت لەبانەوە نردووی کە هەندێک لایەن کە گوایە چەپیشن داوایان کردەوە خەڵک بڕێژنە سەر شەقام مان مەگرن. نازانمەوە تا چەند ڕاستە ڕاستیەکەی من بانگەوازێک یا داخوازیکی ئەوەم نەدی بوو لە شوێنێکەوە، بەڵام خەڵک زۆر پرسیاریانە کرد بۆ مانگرتن بۆ ناڕزایەتی نەبوو وەکو خەڵکی شاری مەلەکشایی و کرماشان بانگمان لە خەڵک نەکرد بێنە سەر خیابان و بچنە شوێنە گشتیەکان و ئەوە بکەن بۆ مانگرتنمان هەڵبژار لایەنە سیاسیەکان. کاگاکۆ بەنیسبەت ئەوەی کە هێندێک لایەن داوایان کرد کە خەڵک بێتن تەخیابان، ئەرێ منی شەر بیستم داواشیان، بەڵام ئەم شەو هەڵوێستیان گۆڕی بازێکیان هاتنە پشت مانگرتنەکە، چون بەڕاستی لە دوێنێ و پێرێ ئەوانەوە معلوم بوو کە خەڵک چاوەڕێی ئەوەیە کە بە شێوەیەکی یەکدەست و یەکگرتوانە پشتیوانی خۆی ڕابگەیەنێ کە بە کەمترین هەزینە بۆی تەواو بێت. بۆیە ئەرێ ئەوە بوو، بەڵام خودی پرسیارەکە بۆچی مانگرتن بۆچی خۆپیشاندانە؟ ئێمە ئەبەڵتب ئەمە بە نیسبەتی کوردستانەوە ئێمە هەمومان دەزانین کە کوردستان هەمیشە لەلایەن کۆماری ئیسلامی و بە چاوێکی ئەمنیەتی سەیری کراوە، هەمیشە کۆماری ئیسلامی و دەسەڵاتی سەرکوتگەری ئامادە بۆ سەرکوتی هەر حرەکەتێکی ئاشتی خوازانش لە کوردستان. بۆیە
کوردستان بەنیسبەت ئەو ڕووداوانەی کە لە ئاستی ئێراندا ڕووی دەدا چاوەڕوان بوو بزانێت دەگاتێت چه ئاستێک ئەوە نەبووە کە کوردستان ئێستا بەشداری نەکات لەم ڕاپەڕینەدا یا بەرحە بە چاوێکی گوماناویەوە سەیری بکات و بە تایبەتی ڕووداوەکانی مەلەکشایی و جنوبی کوردستان ئەمانەش بۆ باعثیەوەی کە دەبوو بە شێوەیەکی زۆر زۆر کاریگەر پەیامی خۆی بگەینەوە پشتیوانی لەم حرەکەتە بکە. ئێمەش دەمانزانی خەڵکیش دەیزانی ئەگەر فەراخانی خۆپیشاندان درابە ڕەنگە ئێستا کە لە ئاستی ملیۆنیدا خەڵک چوەتە ئێقتسابەکەوە لە ئاستی ملیۆنیدا پەیامەکەی دەگەیەنێ تەنانەت ئەو کەسانەش کە بە هەر دلیلێک ملاحزان هەبووە بێنە سەر شەقام بۆ خۆپیشاندان یا بەهەرسا کارمەندی دەوڵەتن دوایە کێشیان بۆ دروستێ شغڵیانە دەست دەدەن حەت ینی منزورم وایە تەنانەت خودی کەسانی سەر بەڕژیمیش دەتوانن لەم حرەکەتەدا بەشداری بکەن و هەر ئەمەیە ئەم حرەکەتی مانگرتنە دەباتە ئاستێکەوە کە لە ئاستی ملیۆنیدا خەڵک بەشداری تێدا دەکا لێرەدا تۆ ناتوانانی بڵێ چێ هاتوۆتە سەر شەقام چێ نەهاتووە چێ لە مانگرتنا بەشدار بوو و تاوانبارە و دەوڵەت دەستی تێ بچێ و بچێ بیگرێ ئەعدامی کە زیندانی بکە ئەشکەنجەی بکە ئەوانە تۆختێکی بە ملیۆنی خەڵک لە حرەکەتێکی ئەعترازی و ناڕزاتی دەربڕیندا بەشداری دەکا وەکو مانگرتن ئیتر دەوڵەت دەستی دەبەسترێ بۆ سەرکوتی بەڵام ئەگەر فەرزکەین ئێستا لە هەرکام لە شارەکان 10,000 کەسیش بێتە خیابان 5,000 کەس بێ 2,000 کەس بێت بەحاڵ کولی کۆمەلگاکەی لەبەر نەگرتووە و ئەمانە کەسانێکن کە هاتوونەتە ڕوو و کۆماری ئیسلامی و دەسەڵاتش کێستا سەرکارەمانە بە دوژمنی خۆی دەزانێت و بەڕاحەتی دەستی تێی دەچێ و ئەمە هەزینەیەکی زۆر قورستری هەیە بۆ خەڵک بۆیە ئەم حرەکەتی خۆ پیشاندان و ینی لە ئاستی شارەکاندا خۆزاهیرکردنا بە بڕوای من لە داهاتوودا لە ئاستی ڕەنگە دەهدایان 1000 کەسی 100,000 کەسی دێتە گۆڕێەوە ڕۆژی خۆی بگات بەڵام ئەمڕۆکە بە بڕوای من ئەم حرەکەتی مانگرتنا پەیامی زۆر زۆر پتە و قایمتر و ڕۆشنتری پێەیە بەبێ ئەوەی کە هەزینەیەکی ئەو تۆی لە پێناودا بدەن دیارە کەسانێک ڕەنگە لەباری مادیەوە لەباری مەعیشەتیەوە لەباری مەسەلەن داهاتیانەوە تووشی هێندێک زەرەت بن بەڵام تەواوی ئەوانە نابێتە ئەوەی کە بەڕاستی گیانی دوو کەس بکەوێتە مەترسیەوە یا گیان لەدەست بدەن بۆیە بە بڕوای ئێمە پێمان وابوو مانگرتنەکە دەتوانێت جێگای زۆر کەسی تێدا بێتەوە کە ڕەنگە لە خۆپیشاندانەکان نەتوانن بێن اعترازی خۆیان دەربڕن و دەچێتە ئاستی ملیۆنیەوە و پەیامەکەشی زۆر قرس و قایمە هیچ جیاوازەیەکی نییە بە بڕوای من لەگەڵ خۆپیشاندانێکی تەنانەت 100,000 کەسیش من ئاوای دەبینم پێم وایە ئەوە بووە دەنا ڕەنگە ئێستا مەسەرەن کە خەڵک لە مەلەکشایی و یاپەن لە ئیلام و لە کرماشان وانە کە هاتوونەتە سەر خیابان بەو ئاسانیە نەگەڕێنەوە ماڵەکانێ بەڵام هەر ئەم پشتیوانیەی ئەم بەشەی دیکەی کوردستان یا لە هەر نقطەیەکی ئێران کە مانگرتنێک دەکرێت بۆ پشتیوانی لەو خەڵکەوە بۆ محکومکردنی جەنایەتێکی کۆماری ئیسلامی لەو شوێنانە خوڵقاندوێتی ئەمانە تەکمیانی لێک هەڵدە پێکرێن و کاملکەری یەکتری تەکمیل دەکەن نەک بڵێن جیاوازی هەیە لە بینی ئەوان لە خیابانن ئێمە لێرەکان لە ماڵەدا مانگرتووە لەم بەشەی دیکەی کوردستاندا بۆیە پێم وایە پەیامەکە زۆر ڕۆشنە زۆر زۆر پەیامێکی قرس و قایمە بۆ دوژمنانی خەڵک و پشتیوانیەکی زۆر پتەویشە بۆ هەموو ئەو داخوازی و ناڕزایەتیانی کە لە ئاستی ئێراندا کەوتوتەوە و بەتایبەتیش لە بەشی خوارەوەی کوردستان. کاگە سعید هەواڵەکان باسەوەکەن زۆربەی شارەکان هاتوون پێوەسم بۆ مانگرتنەکە بۆ ئەوانەی کە نەهاتوون یا بۆ ئەو بەشانەی کە بۆ نمونە لە شاری سنە شارێکی بەهاران و شارێکی سەنعەتی و بەشێکی زۆر لە بەشە جۆرا و جۆرە سەنعەتی و بازاڕیەکان بە مانگرتنەکە بەڵام تایە گوایە هەیە کە تا ئێستا پێوەست نەبووە بە مانگرتنە پەیامت چییە بەوە؟ پەیامی ڕۆشنی هەموو ئەو خەڵکی کە مانی گرتووە بە تایبەتیش ئێمە بۆ ئەو کەسانە ئەوەیە کە ئێستا بارودۆخەکە گۆڕاوە وەزعیەتەکە بەنیسبەتی ئێرانەوە بسبێت دەسەڵاتی کۆماری ئیسلامی و چۆتە قۆناغێکی دیکەوە ئەگەر ترسی ئەوان هەیە سبحینێ مشکلیان بۆ دروست دەبێت لە لای کۆماری ئیسلامی و بە بڕوای من ئێمە دەبێت ئەوان لە ئەرخەیان بن کە ئەو زەرەدەی کە لە بەرامبەر کاردانەوەی کۆماری ئیسلامیدا دەیکەن قەت ینی بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت بە زەرەدێکی
کە دەیکەن لە بەرابەر ئەوەدا کە لەگەڵ خەڵک هاوڕانی نهاتونەتە نێو ڕیزی خەڵکەوە وە لە سبحەی ڕۆژدا ئەمە لە سەریان دەکەوێت ئەم حرەکەتی خۆیان ڕەنگە لەباری ویژدانیشەوە خۆیان تووشی خۆیان بنەماڵەیان و تووشی ئەزابی ویژدان بکات ئەو خەڵکە داخوازیەکی زۆر ڕەوای هەیە ئەو خەڵکە لەسەر هەمومان دەزانین کە ئێستا وەزعیەتی ئابووری لە ئاستی ئێراندا چۆنە و بە تایبەتیژە ئاستی کوردستاندا چەندە مافی ئەم خەڵکە پێشێرکراوە ئەم خەڵکە خوازیاری ئەم مافەڕەوایانەیە ستا بە نیسبەتی سەرتاسەری ئێرانیش کرێکاران زەحمەت کێشان توێژی مامناوەند و توێژی خوارەوەی کۆمەلگا لە چ ژیانێکی مینەتباریدا دەژین ئەمانە داواکاری ئەوەن کە ببنە خاوەنی ژیانێکی ئینسانی چون تازە داواکاریەکەشیان خۆت شتێکی سەیر و ئەجابیان بۆ وڵاتێکی وەکو ئێران کە لەسەر دەریایەک لە سەروەت و سامانی سروشتی ڕۆنیشتووە خاوەنی گەورەترین سەرچاوی نەوت و گاز و باقی سەرچاوە سروشتیەکانە زۆر زۆر دەبوو ژیانی خەڵک نۆرمالتر بووە لە ئێستا خەڵک هەموو لە ژیانێکی مرەفەه و ئینسانی بەرخوردار بووایەن یا مەسلەی داخوازی ئەوەی کە لە کۆمەلگادا ئازادی هەبێ هەرچەند ئێمە دەزانین کە بزوتنەوەی ژنجیان ئازادی زۆر تابۆی تێپەڕاند زۆر خەتی سووری کۆماری ئیسلامی تێپەڕاند و بە تایبەتیش هێندێک ئازادی کە داواکاری خەڵک بوو بەستانی بە شێوەیەکی ڕسمی خۆی بەسەر کۆمەلگاییدا سەپاند و بێ ئەوەی کە کۆماری ئیسلامی تا ئێستاش قبولی کردوێت بەڵام هەمومان دەیبینین چ بە نیسبەتی حزوری ژنان لە نێو کۆمەلگادا چ بە نیسبەتی ئازادی پۆشین و چ بە نیسبەتی ئەو هەرەشانەی کە کۆماری ئیسلامی بە نیسبەت مەسەلەی حیجاب و ئەوانە دەیکرد لە هەموو ئەوانەدا پاشەکشەی بە ڕژیم کردووە و ئەمە خۆی بۆ تەباعیسەوەی کە ئەم بزوتنەوەی لە ئاستی ئێراندا ڕادیکالتر بێتەوە و لە سبەی ڕۆژیشدا زیاتر پەرەدەستێنێ و بەرە ئەوە دەڕوا کە کۆتایی بەدەسەڵاتی کۆماری ئیسلامی بێنێ بۆیە ئێمە ئینتیزارمان هەیە لەو خەڵکەی کە بە هەر مەلاحزەیەکەوە تا ئێستا بەم مانگرتنە پەیوەست نەبوون دوکانەکانیان دار بخەن لەسەر کارەکانیان بگەڕێنەوە ماڵێ ئەوە باسی ئەومانە کرد کە ئەو کەسانی کە تا ئێستا بەم مانگرتنە پەیوەست نەبوون داواکاری ئێمە لەوان ئەوەیەکە ئێستاش درەنگ نەبووە بەم مانگرتنە پەیوەست بن و بێنە ڕیزی خەڵکەوە ئەمە دەتوانێت لە سبەی ڕۆژدا دیالەوەی کە ئێمە دڵنیاییان دەینێ کە کۆماری ئیسلامی ناتوانێت هیچ شتێکیان لێ بکە هیچ مشکلێکیان بۆ دروستکات چونەم حرەکەتێکی میلیۆنیە و ناتوانێت لە ئاستی میلیۆنیدا فشار بۆ خەڵک بێنێت بۆ کارمەندەکان بێنێت بۆ ئەو کەسانە بێنێت کە دەچنەوە ماڵێمان دەگرن و پەیوەستی ئەم مانگرتنە دەبن و ناڕزایەتی خۆشیان ئەوان بە نیسبەت ئەو جەنایەتانی کە کۆماری ئیسلامی کردوێتی دەردەبڕن و پشتیوانی خۆیان بۆ هەموو ئەو ناڕزایەتیانی کە لە ئاستی ئێراندا لە ئارادایە دەردەبڕن بۆیە من داوایان لێ دەکەم کە تەجدیدی نەزەر بکەن بچنەوە ماڵەکانی خۆیان و بەم مانگرتنە سەرتاسەریە پەیوەست بن کە ئەمە گەورەترین شانازیان بۆ دێنێ هەم بۆ خۆیان هەم بۆ بنەماڵیان زۆر سپاس کاک سەید زۆر سپاس کە لەگەڵمان بوویت ماندوو نەبێت تۆش